ئازیزانی نافتی سلااوان لێبێت. پاش هەڵبژاردننی پەرلەمانی عراق کورد دەبێت چۆن مامەڵە بکات لەگەڵ بەغدا. ئایا کورد لە ڕابردوودا مامەڵەیەکی دروستی کردووە لەگەڵ حکوومەتی ناوەندا یان هەڵی کردووە و دەبێت ڕاست بکرێتەوە. پەیوەندی نێوان هەرێم و ناوەند تەوەری دیوی دۆمی هەواڵی ئەم شەوە و لەگەڵ میوانەکەم دکتۆر عەبدوڵڵا عەلیاوایی پەرلەمانتاری پێشووی عێراق گفتوگۆی دەکەن. ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەرنج و تێبینەکانتان لە ڕێگەی پیجی NRTەوە بۆ ئێمە بنێرن. دکتۆر زۆر بەخێر بێی بۆ دیوی دووەم. بۆ پرسیارە دەست پێ بکەم لە پاش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەبێت کورد چۆن مامەڵە بکات لەگەڵ بەغدادا؟ خۆی کورد لەگەڵ بەغدادا دەبی مامەڵەیەکی وا بکە کراوە بیتن ڕەفزی بەغدا نەکاتن لە بیدایەتی ڕا و هەروەها کورد دەبی ڕای جیاوازی نەبیتن دەبی هەمویان ناوماڵی خۆیان یەک بکەن بۆ ئەوەی قرارێک بدەن کە هەمویان لەسەر متتەفق بن اینجا بچن لەگەڵ بەغدا دانوستاندن بکەنەوە. خۆشبەختانە دیارە پێدەچیتن لەو ڕۆژانەی بەو دوایە بە تایبەتی کە سەرۆکی دیوانیش دوێنێ بۆ وابزانم کە بڕیاریاندا ئەوانە خەتی سووریان لەسەر بەغدانیە دەچن لەگەڵ بەغدا گفتوگۆ دەکەن بۆ ئەوەی بەشداری بکەن لە حکوومەتی داهاتووی عێراق. باشە. لەگەڵەوەی تۆ بابەتێکی گرنگت باسکرەوەی کە نابێت کورد ڕەفزی بەغدا بکات، بەڵام لە ئێستادا هەست بە پێشمەرجێکەکەی نەوی ژەوەیە کە نابێت هاوپەیمانی نیشتیمانی نوری مالکی کاندید بکاتەوە بۆ سێهەم جار بۆ پۆستی سەرۆکوەزیرانە. یعنی ئێمە بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان وەکو پێشمەرجێک تەماشا ناکرێ و مە لە کاتێکدایە کە دەبینی یعنی وەفدەیەوە تا وەفد دروست کراوە و دەچێت دانوستان دەکات لەگەڵ لایەنە عێراقیەکاندا. خۆی لە ڕاستی دابی ناتوانانی کورد تەحەکوم بەوەی بکە بڵێ نابێ ئیلا نوری مالیشی دابدرێ بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران. ئەوە تایبەتە بە هاوپەیمانەتی نیشتیمانی شیعەکان بەخۆیان ئەوان بڕیار لەوە دەن ئایا نوری مالیشی دەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و یاخود یەکەشکە دەکەنە ئەنجومەنی وەزیران کەواتە ئەوە پەیوەستە بەوان ئێمە نابێت تەداخلی شئونی وان بکەین لەو حاڵەتەرە ئەوان کە چیان هەڵبژار اینجا ئێمە لە مەودووە بڕیاری خۆمان بدەین ئایا چۆن مامەڵەی لەگەڵ دەکەین. باشە، بەڵام یعنی بۆ نمونە خۆ ڕەنگە حەقی لایەنەکانی دیکەش بێ کە لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانیان ڕێک دەکەون وەکو لایەنی زۆری نەبەوەی کە مەرجێکی لەم جۆرەیان هەبێ کە با مالکی کاندید نەکرێتەوە بۆ پۆستی سەرۆکوەزیران. من لەو بڕوادانیمە ئەوان سەرکەوتوو بن خاستن ڕوتی با بڵێن سەدرەکان و لەگەر مەجلیسی ئەعلا لەبەرەوەی ئەوانە نسبەتی کورسیەکانیان لە بەرلەمان زۆر کەمترە ناگاتە 35 کورسی و یاخود ناگاتە با بڵێن 6 کورسی بەرام مالیشی بە تەنیا تقریبا 94 کورسی هەیە جگە لەوەی کە فەزیلە و لەگەر جەعفەریش بەگەری کەوتونە زیاتر لە 100 کورسی هەیە کەواتە تۆ زۆر ئەستەمە 6 کورسی بتانی تەحەکوم لەسەر 100 کورسی بکاتن و ئەو سەرۆکایەتی ئەنجومەنی خۆی فەرز بکاتن و جارەکەی تریژی و هەروە بوو مالیکی 89 کورسی هیناوەکانی تر ژمارەی کورسەکانیان لە ئێستا زیاتر بوو اینجا نایانتوانی ئەو تەحەکومە بکەن مالیشی دابنێنەوە. ئایا لەو کات نایانتوانی ئێستا چۆن دەتوانن ئەو فەرزەی خۆیان یاخود ئەو شەرتەی خۆیان فەرزکەن لەسەر مالیکی؟ ئەوە من بە دووری دەزانم بەڕاستی. باشە، زۆر بە دیاریکراوی لە ئێستادا یەکێک لە مەرجەکانی کورد ئەم بابەتەیە کە نوری مالکی نابێت کاندید بکرێتەوە بۆ پۆستی سەرۆکوەزیران. کورد دەتوانێت ئەم داوای خۆی بباتە سەر و ئەسڵەن بۆ خۆی ینی ڕەوایە بۆی کە بۆ نمونە مالکی نەبێتەوە بە سەرۆکوەزیرانی بۆ جاری سێهەم دێرە. ئەو ڕێیە گۆڕایە چووکاوی ڕۆژێکە وەفدی دانوستانی کورد کە کۆبەوە لە هەولێر کاتنە دەرێ مؤتەمەرێکی سوحفیان بەستا کاک فریاد ڕەواندزی لەوێن دەرێکە ئەو لەگەر فواد حوسێنی ئەو وتی ئێمە خەتی سوورمان لەسەر هیچ کەسێک نییە لە بەغدا چێ دەفتەر ڕئیسی وزەران. لە پاش ئەوی بە ڕۆژێک بە دواییان بە دوو ڕۆژ فواد حوسێن هات دیسان وتی ئێمەش هیچ خەتی سوورمان لەسەر کەس نییە. کەواتەش کورد ئەگەر پێشان باسی ئەو شەرتەشی کردبی یاخود هەندێک لایەن لەلایەنی کوردی باسی ئەو شەرتەشی کردبی من پێم وایە ئەو شەرتیان ئێستا نمایە بۆ دانوستان هەمویان ئامادەنە لەگەر هەرچووی بی لە بەغدا بیکەن بەڵام لە بەرژەوەندی کوردابی ئەو دانیشتانە. باشە، تۆ پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراقیت، یعنی یەکێک لە قسەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە کە داوایەکی لەو جۆرەیان هەبوو کە مالکی کاندید نەکرێتەوە بۆ جاری سێم بۆ پۆستی سەرۆکوەزیران ئەوەیە کە دەڵێن کورد تەجروبەیەک یاخود ئەزمونێکی باشی نەبووە لەگەڵ مالکیە. دەمەوە پرسیارە لە تۆ بکەم، کورد تەجروبەیەکی باشی نەبووە لەگەڵ مالکی؟ ئەو سوالە بەڕاستی جوابدانەوەی ممکنێت تۆزێ قورسبی بە حکمی وەی من
4 ساڵ لە پەرلەمانی عێراقی بوومەوە شارەزاش بوومە لە نێزیکەوە و ئەو 4 ساڵی و نزیک بووی لەلایەنە عێراقیەکان بەڵێ ئەو 4 ساڵی بەو دوایش من تێگەشتی دایمەن متابعی ئەخبارەکانم کردیە ینی بەو جۆرە نییە مەسەرەن بۆ نمونە ئێمە ئێستا کە تا ئێستا تاوەکوونی ئێستا کورد لە بەغدا ئێمە لە بەرلەمانی عێراقی داوای ئەومان نەکردێت کە سنووری کوردستان دەستنیشان بکرێت تاوەکو ئێستا ئەمە لە بەرلەمانی عێراق داوامان نەکردیە بۆ عێراق سەرژمێردنەک بکرێ بزانین ژمارەی کورد چەندە بۆ ئەوەی بیسەلمێنین تا ئێستا ئێمە داوامان نەکردێ لە بەرلەمانی عێراقی بەڕسمی بڵێن مادەی 140مان بۆ جێبەجێکەن اینجا لەبەر هەندێکە تێگەیشتی ئەو تەجربەی ئێستا ئەمە لە گەرمالیشیمان هەیە بە زۆر شت تەفسیر دەکرێت ئەوەی لە دوورە لە ئەحداث زۆرە تەفسیرەشی دەکات ئەوەی نێزیکە لە ئەحداث زۆرە تەفسیرێکی تێی دەکات بەڕای من لەو حاڵەتەدا سەریان لە خەڵک شێواندیە سەریان لە ڕۆشنبیر و لە جەماوەری کورد من بۆیە ئەم پرسیارم لە تۆ کرد تۆ نزیک بووی لەلایەنە عێراقیەکان بە شێوەیەکی گشتی و حتمما لە زمنە نووری مالکی و حیزبەکەی نووری مالکی هاوپەیمانەتەکەی کە نووری مالکی تێدایە یعنی دەمەوێت تۆ بۆ ڕای گشتی یاخود بۆ خەڵک ئەو قسەیە بکەی کە کامیان منتەقی ئەوەی کە نزیکە بە جۆرێک تەفسیری دەکا ئەوەی کە دوورە بە جۆرێکی تر تەفسیر من لەو ڕاداما ئەگەر ئەوەکانی کە نزیکن لە ئەحداسەکان زۆر بە جورئەتەوە و بەڕاستیانە ئەگەر بێت و باسی لە مەسەلەکان بکەن ئیوان ڕاسترا چونکە ئەوەی لە دوورە نازانی و زۆر بخۆم شاید حاڵی زۆر شتیشم مانایوە نییە من نێزیک بوومە لەوان بەهۆی سەبەبێشتکەبی من لەوان نێزیک بوومە بەهۆی ئەوەی کە ئەندام پەرلەمان یەک سفەتی دەبی هەبیتن لە بەرلەمانی عێراق بە تایبەتی احتیمام بە پەیوەندی بداتن ئەگەر تۆ پەیوەندیت نەبی لەگەر هەموو کوتلەکان لەگەر هەموو ئەندام پەرلەمانەکان بە ئەندام پەرلەمانێکی مردوو حسابی بەڕاستی تۆ لەوێن دەرێکە چووی تەمسیلی میلەتی کورد کە تەمسیلی میلەتی کوورد دەکەی دەبی تۆ بگەڕێ لە دوای هەموو جمگەکان لە هەموو هەواڵەکان بزانی چی هەیە لە ناو کوتلەکان بزانی چۆن کار دەکەی اینجا لەو حاڵەتە تۆ تەواوی دیکەی پەرلەمانتاران یعنی لە ماوەی ڕابردوودا ئەم جوڵانەتان هەبوو ینی بۆی پەیوەندی لە بڕادامان نەخێر ئەو جوولانەوان لەو ئاستەدا نەبووە هەبووە لەسەر جهودی فەردی هەبووە جهودی فەردی بەڵام کە بڵێن شتێک هەبێتن تەوجیه هەکە بێتن تێگەیشتی تەوجیهی وانە درایتە ئەندام پەرلەمانەکان کە بچنە ناو پەیوەندیەکانی خۆیان بەهێزکەن لەگەر کتلەکان لەبەر هەندێک ئەگەر ئەوی کرابی بە جهودی فەردی بۆ هەست بە مەسئولیت کردن بووە لەو حاڵەتە بووە تێگەیشتی شتەکان زۆر شارەزایی پەیدا کردێ و یاخود زۆر چوتە ناو بە عمق بە قوڵایی چوتە ناو مەسەلەکان بۆ ئەوەی بزانیتن ئایا ئێمە بە چ دەگەین و یاخود ئایا ئێمە لە شوێندەری عێراقین ئەگەر کورد ئەزمونێکی خراپی نەبوو بێت لەگەڵ مالکیدا وەکو تۆ باست کرد کەواتەوە کورد خۆی کەم تەرخەم بۆ ینی نەیتوانی وەکو پێویست پێداگیری بکات لەسەر من پرسیارێک دەکەم مەسەرەن جەعفەری هات هەمومان جەعفەریمان لابرد گوتمان جەعفەری لەبەر ئەوەی تێگەیشتی خراپ بووە جەعفەری ئەوە ئێستا کەش لەو ڕۆژانە دوونێکە دەڵێ کورد لە سەردەمی من قەت باسی مادەی 140 نەکردیە باشە مالی چیمان لادا من دیفاع لە مالیچی ناکەم مالیچیمان لادا ئایا بەدیلەکەی مالیچیەیە مالیچی یاخود جەعفەری ئەوانە لەگەر کورد باگراوندەکیان هەبوو پەیوەندێکی تونند و تۆڵیان هەبوو لەگە سەرکردە کوردەکان زۆر شت هەبووە من خۆم شاید حاڵم زۆر شت هەبووە بەهۆی ئەو پەیوەندیە مێژوویەی کە لە مابەینی سەرکردایەتی سیاسی کوردی اینجا کە دەرێن مەبەستم ئەوەیە سەرکردایەتی سیاسی کوردی پارتی و یەکێتی دەگرتەوە بە دەرەجەیەک لەو حاڵەتە زۆر شت هەبووە بەو علاقەتە توانیتیان علاقەتی مەسەرەن ئەو دوور درێژە بە شەرما تێگەیشتی کاک مەسعود داوایە چ کردێ مامجەلات داوایە چ کردێ یەکسەروان توانیتیان جێبەجێکەن بەڵام تۆ یەکە گدەینی لە کوتلەی سەدریەکە گدەینی ئەوە هیچ پەیوەندێکی باگراوندێکی بێژووی لەگەر قیادەی سیاسی کورد نییە و هیچ شارەزای مێژووی کوردیش نییە کەواتە لەو حاڵەتە تەعاملکردن لەگەر ئەوە زۆر زەحمەتە اینجا لەبەر هەندێک دەبی ئێمە بیرکەینەوە ئێمە نابی بەرد بە تاریکی وەدەین دەبی بیرکەینەوە بزانین چێ لە ئێمە نێزیکە و دانوستانی لەگە بکەین و کورد لە کۆنەوە گۆچیتیان باو باپیرانی مە دەرێن مار بە قسەی خۆش لە کون دێتە دەر باشە لە قسەی خۆش لە کون دێتە دەر با ئێمە ئەو پەیوەندیانەمان بە تونند و تۆڵکەین و حیوار دائیمەن بەردەوام بی لەگەرمان محاولە نەکەین حیوار بچڕێنین لەگەر حکوومەتی عێراقی چکە حکوومەتی عێراقی بەڕاستی بە خۆمان دامان نایتەوە ئێمە شەریک بوونە لە حکوومەتی عێراقی ئێمە سەرۆک کۆمار بوونە ئێمە قائیدی قووەی جەوی و قائیدی قووەتی بەڕی مدیری ئیستیخباراتەوەوان هەموو لە بندەستیمەدا بووە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە بندەستیمەدا بووە کەواتە ئێمە لەو حاڵەتەی زۆر بە ئەکتیڤی و کاریگەری زۆرمان هەبوو لەسەر قراری حکوومەتی عێراقی کەواتە لەو حاڵەتەی
بەڕێی من مەسەلەکە نەبتە مەسەلەی شخصی و مەسەلەی تێگەیشتی وەکوبرەی پێت وایە شخصی بێ لە ئێستاە؟ یعنی ئەمن وا تەسەور دەکەم یعنی تێگەیشتی وایان لێکردووە بە تایبەتی هەندێک لە جمگەی ئەعلامی کوردی وایان لێکردێک کەمالیشی بوویتە دەعبایەکی زۆر ناشرین یعنی کەواتە هەمومان دەبی دژی بکەین ڕاگەاندن وای کردووە یان لایەنەکان ڕاگەیاندن دەوری زۆری هەبووە ڕاگەیاندن دەوری زۆری هەبووە وای خۆت زەعفەری تێگەیشتی شتێکی زۆر ناشرین بۆ لە دژی کورد کەواتە ئێمە هەمومان دەبی دژی ڕاوەستین باشە لەو حاڵ باش ینی خۆ بمبورە ڕادەگەڕانی لە قسەکردن بەڵام ئیشی ڕاگەیاندن چییە غێری ئەوەی کە لێدوانی لایەنەکان یاخود قسەی لایەنەکان جارێکی تر دەگوازێتەوە ینی قسەکە لەسەر ڕاگەیاندنەکان یان لەسەر لایەنەکانە دەمێ ئەوم بۆ ڕوونکەیت کاکەرجان ڕاگەیاندن دوو زۆرمان هەیە ئێمە ڕاگەیاندنی حیزبیمان هەیە ڕاگەیاندنی سەر بەخۆمان هەیە ڕاگەیاندنی محاید تێگەیشتی هەیتمان لەو حاڵەتە کە تەمەشا دەکەی ڕاگەیاندن وەکو من متابعی دەکەم وەکو من تێبینی دەکەم ڕاگەیاندن بەڕاستی لە زۆر حاڵەتدایە سەریان لە با بڵێن لە گەلی کورد شێواندیە یعنی حقائقەتەکان دەبینی تەلەڤیزیۆنێک دەکەیەوە بەنەو ئەگدەرێت تەلەڤیزیۆنەکەی تر بەنەو ئەگدەرێت ئیخبارەکەن یەک ئیخبارە لە هەر تەلەڤیزیۆنەکان چەند تەلەڤیزیۆنمان هەیە مەسەلەن زۆربەی لە ئیسلامی دەکەیەوە بەنەو ئەگدەرێت لە یەکێتی دەکەی بەنەو ئەگدەری پارتی دەکەی بەنەو ئەگدەری محاید دەکەیەوە بەنەو ئەگدەرێت ئینجا ئەوە وای لێ کردووە مشاهید و یاخود بینەری کورد سەری لێ بشێوێتن ڕاستیەکان بزر کاتن ئینجا ئەوە بەڕاستی کاریگەرێکی زۆری هەیە ئێمە دەبی دایمەن تێگەیشتی کە تەمەشای بەغدا دەکەین دەبی یەکەم شت ئەومان بێتە پێشچاو ئێمە لەوێن دەرێکە وجودمان هەیە لە بەغدا وەکو سەرۆک کۆمار وەکو وەزیرەکان باشە بۆ تا ئێستا من وەزیرێکم نەدیتێ تێگەیشتی من ڕاستیەک دەڵێم چەند وەزیری کوردمان هەیە لە بەغدا با بێن پێم بڵێن بزانم چەند کەسیان تەعین کردێ لە کەرکووک لەسەر خودی کەرکووک بزانم چەند کەسیان تەعین کردیە بۆ واستەی پەیوەندی باشە دەسەڵاتیان نەبوویان ینی بۆ خۆیان نەیان کردووە ینی مەسەلەکە ئیهمالیە یانەوەی کە ناتوانن بەڕێی من بەڵێ دەتوانن بۆ ناتوانن باشە بۆ ئەندام پەرلەمانێک وەکو بەڕێز خاڵی شوانی دەتوانی تێگەیشتی خەڵک تەعینکە بۆ من دەتوانم کە لە بەرلەمان بووم 4 ساڵ خەڵکم تەعین کردێ لەوێن دەرێکە لە کەرکووک بۆ وەزیرێک نایتوانی هەرمونەت بۆ دەینەوە ئەوەی کە پەرلەمانتارەکەی کا یاساییە ینی بێگرفتە بەڵێ دەتوانی بچین لەبەرەوەی تێگەیشتی ڕقیبە لەسەر حکوومەتی عێراق دەچیتن مەسەرەن دەڵێتە وەزارەتی سەحا دەڵێتە وەزارەتی تەربیە وەزارەتی تعلیم عالی فەرمو جامعەمان لە کەرکووک هەیە ئێمە چەند کەستان کورد تەعین کردیە یان ئەوانی تەعینتان کردێ من کە ئەندام پەرلەمانم بۆ وەزیرەکان نایکەن وەزیرەکان نایکەن دەبی پرس لەوام کرد ئیعلام کە دێتن دایان دەنێن لێرەکان دەبی پرسیان پێ بکەن وەزیر ئیشی ئەوە نییە بچیتن لە مەجلیسی وزەرا کۆبنەوەکان چۆن بێ بۆ خەڵکی نەقل کاتن یعنی ئەوە ئیشی وەزیر نییە ئیشی وەزیر ئەوەیە بێتن لێرە دانیشی بڵێ من چەندم بۆ کەرکووک کردیە چەندم بۆ سنجار کردیە چەند کەسم بۆ مەسەرەن بۆ شێخان تەعین کردیە بۆ مەخمور تەعین کردیە تاوەکوونی ئێستا خەڵکی مەخمور کە سەر بە مووسڵن تاوەکوونی ئێستا خەڵکەکانیان لە هەولێر تەعین دەکرێت لە مووسڵ کەسەک نییە بەهانایەوە بچی تەعینیان بکاتن لە مووسڵ ئەوە نمونەیەکی بەسیتە مەسەرەن نمونەیەکی زۆر بەسیتە ئێستا مەجموعە تێگەیشتی تقریبا 90 زابط هەنا تاوەکوونی ئێستا ئەو زابطانە لە وەزارەتی داخلی ئەویان هەیە تێگەیشتی کە تەرفیع بکەن تەسبیت بکرێن لەسەر میراکی لە کەرکووکن تەسبیت بکرێن باشە وەکیلی وەزیری داخلیە کووردە بۆ هەوڵ نادە تەسبیتیان بکە بۆ جێگری ئەنجومەنی وەزیران مەسەن هەوڵ نادە تەسبیتیان بکە باشە نازانن ئەوانە کەواتە لەو حاڵەتە ئێمە تێگەیشتی دەبی بین زۆر بە منسیفانە تێگەیشتی لەسەر شتەکان قسە بکەین لەسەر شتەکان ڕوون بکەینەوە بۆ خەڵکەکان نەوەک هەر ئێمە جیهەتێک ئیتیهام بکەین و تێگەیشتی خۆمانی لێ بەبێ بکەین ڕاستە حکوومەتی عێراقی تەقسیری هەیە من ناڵێم تەقسیری نییە من بۆ نیمە دیفاع لە حکوومەتی عێراقی بکەم بەڵام ئایا ئێمە تەقسیرمان هەیە یان نیتمان ئێمەش حتمەن تەقسیرمان هەیە بەڵام ئەم قسانە دیانی وازەح وا دیارە کە تەقسیرەکە زیاتر لە کوردەوەی ئەوە کوردەکە کەم تەرخەم بووە بۆ حاڵی خۆی وەکو پێویست نتوانیەوە لە بەغدا و شەڕ بکات بەچی بەڵێ خەتایمە بووە جانی بەچی خەتایمە بووە ئێمە تێگەیشتی داواکاری وامان نەکردووە تێگەیشتی ئێمە تاوەکوونی ئێستا کە مەسەرەن شەڕمان کردێ لەسەر بودجە فەقەت شەڕمان نەکردێ لە کەرکووک تێگەیشتی بینین چەند کەس دابدرێت تەعین بکرێت لە خانەقین چەند کەس دابدرێت تەعین بکرێت باشە یاخود بۆ نمونە تاوەکو ئێستا داوامان نەکردێت سنووری کوردستان با تەسبیت بکرێت هەر زۆربەی بەداخەوە
بۆەوە من ئەو قسانە دەکەم یعنی کە ئەو قسانەش دەکەم یعنی لە پەرۆشیمەوە دەکەم یعنی لەو حاڵەتانە بۆ ئەمە بەس شەرمان لەگە بەغدا لەسەر پارە بیتن بۆ شەرمان بەس لەسەر نەوتبی بۆ شەرمان لەسەر سنووری کوردستان نەبیتن بۆ شەرمان لەسەر گەڕانەوەی ئەو شوێنان نەبی باشە ڕۆژانە باشە کاتی خۆی تۆ کە ئەنجامی پەرلەمانی عێراق بوو یعنی بە هاوڕێکانی خۆت کە کوردن لە پەرلەمانی عێراق ئەم گفتوگویانەتان دەکرد یاخود ئەم شەڕەتان دەکرد ئێوە لە وەختی ما من بەسەراحەت دەرێم لە وەختی ما چینە خەڵکی شایدی بدەن لە وەختی ما یەکجار و هاڵە نەبوو لە وەختی ما ئەندام پەرلەمانەکان هەموو کوتلەکانەوە بە یەکێتی بە پارتی بە ئیسلامی بە سۆشیالیست هەموو دیفاعمان کردیە و هەموو شتشمان زۆر کردێت لەو 4 ساڵی بەڕاستی بەڵام ئەگەر لە من پرسی لە ئاستی پێویست بووە نەخێر دیسان لە ئاستی پێویست نەبووە بەڵام لە دوای ما مچینەوە هانە بیتن وەکو لە سەردەمی مەکرا ئەوجا لێرکانە لەو حاڵەتی خولەی دوای ئێوە ئەو ئەندام پەرلەمانە کوردانی یاخود کورد بە شێوەیەکی گشتی لە پاژەوە خولەی پەرلەمانیەوە نەیتوانیوە وەکو پێویست مامەڵەیەکی باش بکات لەو بڕواایدامە نەخێر نەیتوانیوە لە پاش دەورەی بڵێن هەڵەیان کردەوە لەو حاڵەتی کاک کارزان لەو حاڵەتی باوەتێ نەگەن ئەو برادرانە ئەو بەڕێزانە ئەمدام پەرلانە من ئیتهامیان دەکەم ئیتهامیان ناکەم بەڵام وەکو دەورەی یەکەم کاریان نەکردیە دەورەی یەکەم کوتلەی کوردستانی هاوپەیمانی کوردستانی زۆر بەهێز بوو بەڵام ئێستا کە دەورەی هاوپەیمانی کوردستان لەو دەورەی دوم وا بەهێز نەبوو وەکو ئەگەر بڵێن خولی دومی پەرلەمان کورتیایدا لاواز بووە با قسە لەسەر هۆکارەکەی بکەین ینی بۆچی لاواز بووە هۆکارەکان چی بوون ینی پێویستی بە مستەوای ئەندام پەرلەمانەکانەوە هەبووە یاخود پەیوەندی بە ناڕوونی یاخود باشنەبوونی سیاسەتی هەرێمەوە هەبووە سەبارەت بە بەغدا یاخود پەیوەندی لەگەڵ لەو ڕایداما دەگەڕێتەوە ناو کوردستان چکە و 4 ساڵی تێپەڕی لە کوردستان بە تایبەتی ئێمە حزبی معارەزەمان هەبوو چ ئیسلامیەکان و یاخود چ بزوتنەوەی گۆڕان ئەوانە دەورێکی کاریگەریان هەبوو بۆ ئەوەی لە بەغدا ئێمە بەهێز نەبینین چکە زۆر جار دەدید یعنی ڕایەکانی کوتلەکانی کوردستانی لە بەغدا زۆر زار یەکی نەدەکردەوە کەواتە لەو حاڵەتە تۆ کە لە کوردستان لاوازبی لەوێن دەرێکەش ناتوانانی یەکدەنگ بی واتە ئەتەوێ بڵێ کە ئۆپۆزیسیۆن بۆ نمونە ئەزمموی ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستان داوای کرد کە زیان بە سیاسەتی کورد بگەێنە لە بەغدا بەڵێ من دەتوانم بڵێم ئەزمموی ئۆپۆزیسیۆن یعنی ئۆپۆزیسیۆن شتێکی زۆر باش بوو بۆ کوردستانی پێش یەخست زۆر ئەو گەندەڵیانە تێگەشتی هەموو ئاشکرا کرا بەڵام لە هەمان کاتیدا کاریگەری هەبوو لەسەر لاوازیمان لە بەغدا چونکە چەندی ئێمە لێرە بەهێز بین باشە ئۆپۆزیسیۆن خۆ دێتن کە گەندەڵەکان ئاشکرا دەکاتن حکوومەتی کوردستان دەبی پێی سەربەرز بیتن دەبی بێتن خەلەکانی خۆی چاکاتن نەک لێروکانە تێگەیشتی سراع ڕووبدا بربەرەکانی ڕووبداتن ویاخود خۆ پیشاندان ڕووبدا و خەڵکی لێ بکوژرێتن و خەڵکی لێ شەهید بکرێتن لە بەغدا ئێمە هەموو یەک بین کوتلە واتە لاوازی ئەدای کورد لە بەغدا لە خولی دووهەمی پەرلەمانی عێراقدا ئەوەندەی ئۆپۆزیسیۆن لێ بەرپرسیارە پارتی وەکێتی لێ بەرپرسیار هەمووان لێ بەرپرسیار من دەڵێم ئەو ناکۆچەی لە کوردستان هەبوو وای کرد کە کوتلە کوردستانەکان لە بەغدا بەهێز من زۆر جار بۆ نمونە مەسەلەن ڕەئی کوتلەک لەگەر کوتلەکانی تکە جیاواز بوو کەواتەوە تاسیر دەکاتن زۆر جار کوتلەکەیە چووە مەسەلەن لە کوتلەکانی تکە لەکن کوتلەی تکە ناڕەزایی دەربڕیوە کە ئەو شتە تۆ ئەگە لە ناو ماری خۆت ڕێکبی تۆ خەلەلی خۆت نەبردە دەرێ بێگانەکە ناتوانانی زەفەرت پێبری بەڕای منەوە دەورەکی زۆری هەبوو جگەلەوەش ئەو وەزارەتانێک کە لە بندستی منە بەڕاستی ئەو وەزارەتانە زۆر ئەکتیڤ نەبوون کاریگەریان هەبوو مەسەلەن بۆ نمونە وەزارەتی خارجی من نازانم هەتاوەکوی ئێستاکە مەسەلەن بۆ کورد مەسەلەن لەسەر ئەرزی واقع من ناڵێم لەسەر ئەرزی واقع مەسەلەن چی کردیە وەزارەتی سەحا دەبی لە وەزیری پرسین ئەو دەبی لێ پرسێتی باشە من بە تۆڵێم وەکو پەرلەمانتارێکی خولی یەکەمی پەرلەمانی عێراق چی کردووە من پرسی دەبی خۆی لێژنەی پەیوەندی دەرەچەکانمان هەبوو ئێمە ئەندامانی کوردمان هەبوو لەو لێژنەیە خۆ چاودێر بوون بەسەر وەزیرە کوردەکانی معلوماتان لەسەرەوە بوو لەو حاڵەتە بەرلەمان هەموو لێژنەیە تۆ ئەگە بێ لە من بپرسی مەسەلەن لێژنەی لێپرسینەوە و دادپەروەری یعنی اختصاص البعث المساءلة والعدالة لە من بپرسی لە ئەلفە تەتایەت هەموو دەزانم چ قەومایە چکە من لەو لێژنەیە ئاگاداری جدیمەوە بەڵام لێژنەی پەیوەندەکانی دەرەچی کە لەژنەی علاقاتی خارجی پێدرێن ئەوانە مەسەلەن وەزیری خارجیان داوت کردیە لە لێژنەکەی سوالیان لێ کردی و استجابیان لێ کردی ئەوان زیاتر باردوژن لێژنەی مەسەلەن با بڵێن تەندروستی
دکتۆر نەوزاد مەسەلەن سەرپەرشتی ئەو لێژنەی دەکرد وابزانم ئەگەر بە ئەوە نەچووبم مەسەلەن ئەو وەزیری هینایە و داوایان کردی ئایا بزانین چەند ئەجزیان مەسەلەن لە کوردستان هینایە. بەس دکتۆر پێ دوانی یانەوە بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە تۆ باسی دەکەی ینی کەم تەرخەمیە بۆی کە تۆ تەنیا ئەگەداری لیژنەکەی خۆت بووی بەڵام تۆ لە هەمان کاتە ئەندامی پەرلەمان بوو ینی ئەندامی پەرلەمانی عراقی بۆ تێ لە هەموو ئاستەکاندا لێ پرسیینەوە بکەی بە دوواداچوون بکەی وانە تێبینیتە لەو حاڵەتە بڕنا هەر لەژنەیەک حەقی خۆیتی لە لەژنەکەی خۆی بچی هەموو شتێک بکە بەڵام من ناتوانم بچم تەجاوز لەسەر لەژنەیەکی تکە بکەم مەسەرەن وردەکاری لیژنەکەی ناتوانم ئەوەی بکەم بەڵام دەتوانم بچم لە ئیجتیماعەکانیان مەسەلەن حاضر بم بەڵام ئایا تۆ ئەو مەجالەت هەیە چکە زۆر جار هەیە توکە بە ئیشی خۆت ئەتو تۆ خەریک دەبیتن مەسەلەن ئەو لێژنەیە من تێدا بووم ئەو لێژنەیەکی زۆر مەسەلەن کاریگەری هەبوو موظف زۆر فەسڵ کرابوون باسیەکان کە چۆن دەگەڕێنەوە چۆن ناگەڕێنەوە دوایەکە لە کاتی هەڵبژاردننی ئەندام پەرلەمانەکان و یاخود لە انتخاباتی لوجانی محافەزەتەکان مەسەلەن ئەوانە یعنی وای کردبوو تۆ وا مەشغول بی ئاگات لەوە کانیتکە لە وردەکاری و کانیتکە نەبیتن. بەڵە دکتۆر زۆر بە کورتی وەڵامی من بیتەوانێ قەت بۆ ئێوە وەکو پەرلەمانتارانی کورد وەزیرێکی کورد لە حکوومەتی عراقدا بانکێش بکەم بۆ پەرلەمان بۆ لێپرسینەوە لەسەر دەمی من نەخێر نەما شتێکی لەو جۆرە نەخێر خەڵکیشە بۆ ینی کەم تەرخەمی هەبێ بەڵامیەوە لێی ببورن یاخود چاوی لێ پۆشن لە بەرەوەی کووردە ناوە شتی وان نەبووە بەڕاستی ئەمە ئەوە شتە کە برین کووردە نەخێر شتی وان نەبووە بەڵام ممچینە هاتبن مثلا یەک دوو جار هاتبن بە تایبەتی وابزانم نەرمین خان بوو وەزارەتی بیئە بوو یەک دوو جار بە میێوانداری دەهات و جارێک لە بەرلەمان وەزیری خارجیان هینا لەوێن دەرێکە لەو ئیستیجوابی و لەوێن دەرێکە تێگەشتی ویستیان هێرشیان کردە سەری بەڕاستی لەوێن دەرێکە کوردەکان بوون پشتگیریان لێکرد لێ نەگەڕان مەسەلەن شت بیتن ئەوانە بووە بەڵام کە ئەمە بانک کردبن یاخود ئەوان خۆیان بانجی مەیان کردبی بڵێن وەرم بزانین چیتان دەوێ ئێوە چ معلوماتێکتان دەوێ شتیوان نەبووە ئەمە باش بوو یان خراپ یانەوەی کە خراپ بوو شتێکی خراپ بووە دەبی وەزیر لەگەر ئەندام پەرلەمانەکان لێکدا نەبڕێن دەبی ئەمن لێرەوە بەردەوام لێرەکە بوو لەسەر لێرەوە لە گرفتەکانی کورد لە بەغداوەیە کە ئەو وەفدانی لێرەوە دەڕۆن پەرلەمانتارەکان ئاگاداری نین وەزیرەکان لەناو حکوومەتە ئاگاداری پەرلەمانتارەکانین پەرلەمانتارەکان ئاگایان لە وەزیرەکانی یعنی ئەمە وای کردبوو کە یەکدەنگی و کۆدەنگی نەبێت لەناو من لێرەوە شایەدیەک یعنی با ناحەقی نەکەم شایەدیەک هەموو ئەندام پەرلەمانەکانیش ئێستا گەر گیان دەنگمان بی شایەدی ئەوم بۆ دەن دکتۆر بەرهەم لە هەموو وەزیرەکانی کورد ئەکتیڤتر بوو دائیمەن تێگەیشتی خوانی ڕێک دەیخست لە خلالی مانگەک خوانێک دوو خوانی ڕێک دەیخست هەمووی کۆدەکردنەوە لەوێندەر و ئەی کوتلەی کەشی دەهینا لەوێندەر مناقەشە و شت ڕوویداتن ئەوە شتێکی زۆر باش بوو بەڵام کە ئەو لە بەغدانما ئەو شتەش نما بەڕاستی باشە من لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵێک پرسیاری زۆر هاتووە بۆ دەخوێنمەوە بەڵام دەمێ پێشەوە پرسیار لەسەر ئەو وەفدە بکەم وەفدی دانوستانکاری کورد کە پێکێنراوە لە تەواوی لایەنەکان بۆ ئەوەی کە مفاوەزات یاخود ڕێکەوتن بکەن لەگەڵ لایەنە عێراقیەکاندا دەبێت چۆن مامەڵە بکەن بەڵام پێشەوەی وەڵامی ئەوم بیتوانێت گرفتێکە بوو لەناو ئەم وەفدەدا لەسەر مەسەلەی بوونی سەرۆکی هەبێ یان سەرۆکی نەبێ بۆ خۆی ینی پێ وایە کە ئەم وەفدە سەرۆکی هەبێت باشە یاخود نەیبێت باشترە بەڕاستی من شتێکی وهام بیست لە ئەعلام بەڕێی من ئەو وەفدە سەرۆکی دەبی باشترە چونکە ئەوانە هەر نەیبێت نەخێر نەیبێتن چونکە ئەوانە دەبی وەرەقەی عەمەلدا بنێن کە چۆر کار دەکەن لە بەغدا مەطالیبی کورتیە دەبی هەمیان لەسەر ئەو مەطالیبە کۆک بن کە لە ئەو مەطالیبە کۆک بن لەو حاڵەتە هەمیان بچن دەکرێت مەسەلەن دەستنە لای مەجلیسی ئەعلا ئەو جەلسە مەسەلەن دکتۆر ڕۆژ قسە بکاتن دەکرێت بستنە لای مەسەلەن حیزبی داعوا بۆ خۆیان نوێنەرایەتی بکەن بەڵام وەرەقەیان لە پێش بی کە چۆن قسە دەکەن وەرەقەیان لە پێش بۆ ئەوەی کە کەسیان هەستیان بەغۆ بن نەکەن ئەگەر ڕئیس وەفدیشی هەبی لەو حاڵەتە ئەگەر ئەو بەڕێی منەوە ئەگەر ڕئیس وەفدیشی هەبیتن لەو حاڵەتە احتیمالە ڕئیس وەفدەکە لە بەغدادا بندرێ مەسەلەن بۆ نمونە چێمان لە بەغدایە لە وەفدە جەنابی کاک دکتۆر ڕۆژ و لەگەرەوەها بەڕێز کاک فریاد ڕەواندزیمانەیە احتیمالە لەو حاڵەتە برن ئەمە یەکمان لە بەغداینە پێویست ناکاتن ئەمە لێرەینە کەواتە بەخۆیان بچن مفاوەزات بکەن و ئەوەکانی تر لەوێن دەر بە تەلەفۆن تایان بگەیندن لەو حاڵەتە تێگەیشتی لەو حاڵەتە من پێم باشنی هەمیان با مشارەکە بکەن چکە ئەوە مەسیری میلەتی کوردە چکە ئەوە پابەندە لەسەرەوەی دوا ڕۆژیمە ئەو 4 ساڵەی ئایندا تۆ چی داوا لە حکوومەتی مالیکی دەکەی ئەگەر مالیکی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی
بۆ ئەوەی مەسئولیەتەکە لەسەر هەمان بی نەک لەسەر یەکەشیان بی سبێنێ بڵێن وەڵای ئێمە ئاگامان لێ نەبوو سەرۆک وەفد ئەو بڕیارەیدا و ئێمە شتێکی پێمان شەرم نەکەێتە ئەستەکەچی لەبەر هەندێکە تێگەشتی من پێم شتێکی باشە وەرەقەی عملیان هەبی حتمما ئەوانە وەرەقەی عملیان هەیە کە چۆن لەوێن دەرمفاوەزات دەکەن و لەسەر چی مفاوەزات دەکەن هەمووشیان دەبی کۆک بن بەڵام جارێکیان ئەو قسەی دەکات جارێکیان ئەو قسەی دەکات ئەوە شتێکی زۆر زۆر احتیاجیە. بەڵێ دکتۆر پرسیارم کرد سەبارەت بۆی کە دەبێت چۆن مامەڵە بکەن بەڵام کۆمنتێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ دەخوێنمەوە کە پێیوەستە ینی بە وەڵامی ئەو پرسیارەمەوە سەفین خەدر دەڵێت من پێم باشە کە کورد لەگەڵ یاخود لەگەڵ شیعەکاندا هاوپەیمانەتی ببەستێت باشترە نەوەکو سوننە لێرەوە ینی دیسانەوە پرسیارەکەم دەبێت چۆن مامەڵە بکە ینی ڕێکەوتنەکانی لەگەڵ کام لایەنە بە بەرژەوەندی ئەم باشترە یان خۆی من تێیدیە و برادری دەکەم سەتاسەد چکە ئێبە لەگەر شیعە هاوبەشی زۆرمان هەیە یەکەمین شت هاوبەشی ستەمی مێژووی هاوبەشی ستەمی مێژووی بە دوور درێژایی تاریخ لە سەردەمی کە عوسمانەکان هاتینە عێراقیان داگیرکردێت پێش هەنجینێش ستەمی شیعەکان شتێکە بۆ ستەمی لایمە شتێکە بووە بەڵام لە ساڵی 1516ەوە کە دەوڵەتی عوسمانی عێراقی داگیر کردیە ئێمە هەردووکمان مەزلوم بووینە حزبی بەعز وایەخود سونەکان کە دیسان هاتنەوە لە ساڵی 1920 جلەوی حکومیان بەدەستی گرت تاوەکو نیە 2003 دیسان هەردووکمان مەزلوم بووینە باشە بەلە بەرچاوگرتنی ئەمە کەواتە کورد لەگەڵ سونە هاوپەیمانەتی بکایە خود لەگەڵ شیعە شتێکی دیکە هەیە لێرکان حتمما لەگەڵ شیعە بکە باشتر شتێکی هەیە شیعە یەکگرتو زیاترن لە سونیەکان بۆ یەکگرتو زیاترن شیعە ئەگەرچی ئەو ڕۆسیە کوتلەی ڕئیسینە بەڵام هەر وەکتە مەرجەعیەیان دەتوانی ئەمریان لەسەر بکە ڕێکیان بێخیتەوە بەڵام سونە ئەوی ئەمن ملاحەزەم کردبی خلالی ئەو کاتەی با بڵێن لە ساڵی 2000 بە تایبەتی شەشەوە کە یەکەم خولی بەرلەمان دەستی پێکرد سونە قەت یەکیان نەبووینە بۆ نمونەی بەسیتت بۆ دەینم ئايات علاوی لە دەورەی یەکەم زیاتر لە 50 مەقعد بەرلەمانی هەبوو لە دەورەی دووەم زیاتر لە 40 هەبوو بەڵام کە حکومەت تشکیل دەکرێت ئەوانە زۆربیان هەموو لێکدا دەپچڕێن یعنی کەواتە وحدەی سنی دەتوانم بڵێم لە عێراق ئەو ڕۆنیە بۆ نمونە تەمەشاکە لە ئەمبار قسمەکەن صالح مطلق قسمەکە كردي عربي كركوك قسمكن عربي موصل قسمكن عربي تكريتو سامراء قسمكن كواتا الزور استما اوانا هميان كوك بن دعاء لبير نكاين تأييدا لبو قصي او برادرة اما مشكلة كان من همو لقر سنية چونکە ئەو خاکەی کە کوردستان داگیر کرایە و ئێستاکە لە ژێر دەستی حکومڕانی حکوومەتی عێراقیە هەموو سونە نشینی لێن ئەوان داوا دەکەنەوە شیعە نایەتن داوا بکاتەوە بڵێتن کەرکووک نەگەڕێتەوە سە کوردستان من لەو بڕواایەدامە شیعە هیچ مانعاتی نییە کەواتە لەو حاڵەتەی ئێمە تەفاهماتمان زیاتر هەیە لەگەر شیعە نەوەک لەگەر عەرەبی سونە باشە دوو خو لە ئێمە لەگەڵ شیعەدا هاوپەیمانەتیەکەین وانە کورد لەگەڵ شیعەدا هاوپەیمانەتی هەیە و ڕێکەوتون لەسەر لەگەڵەکان حکوومەتەکە بەڵام هاوپەیمانەتی ئەساسی کورد لەگەڵ شیعەکاندایە وانە لەگەڵ ئەمە ئینکاری لێکرێ باشە بەڵام خۆتاوەکو ئێستا نەمادەی 140 جێبەجێکراوە و تەنانەت تا ئەم دقەی ئێمە قسەی تیا دەکەین هێشتا گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر مەسەلەی بودجە لەسەر مەسەلەی نەوت تەنانەت لەسەر ناوچە کێشە لەسەرەکانی عنی لە هەموو ڕوێکەوە لەسەر مەسەلەی پێشمەرگەی هەرێمی کوردستان هەموو ئەمانە هێشتا هەر گرفتن کەواتە بۆچی هەر باشترە ینی بە دوو خول ڕێکەوتن لەگەڵ شیعەکانی هێشتا هەر باشترە لەگەڵ شیعەکان هاوپەیمانەتی بکەین بۆ ئەزمموی ینی وەکو پرسیارێکی ڕۆژنامەوانی بۆ ئەزمموی سونەکانیش نەکەین ینی لەگەڵەوانی شاڕێنەکەی زین دەگەینەچی خۆی بە ئەمە واقعی بین بەڕاستی هەتا ئێستا چەند جار سەرۆکی حکوومەت یاخود وەفتی حکوومەت چوویتە بەغدا بۆ دانوستاندن با پرچین ئەو دانوستانە بە دەرەجەی یەک چ بووە ئایا لەسەر مادەی 140 بووە ئایا لەسەر پێشمەرگە بووە ئایا لەسەر تەسبیتی لەسەر دیارکردنی سنووری کوردستان بووە هەموو دانیشتنەکان کە چوو بن لەسەر بودجە بووە یا لەسەر قانونی نەفت و غاز بووە قانونی نەفتی غاز ئاخری ئەوان یاخود با بڵێن لەسەر مەسەلەی نەوت دەرهێنانی نەوت و ئەو عەقدانەکرایە ئاخرش گەیشتنە سیغەک یعنی حکوومەتی عێراقی با بڵێن حکوومەتی شیعە کە سەرپەرشتی دەکاتن یعنی گەورەترین ئینجاز بوو ئیعترافی بەو هەموو عەقدانە کرد باشە ئەو عەقدانە تێگەیشتی لە کاتێکی ئێمە کردمان 10 عەقد بوو 5 عەقد بوو ئاخری گەیشتە 50 عەقد حکوومەت لە بەغدا ئیعتراف پێکرد لەوەی زیاتر ئێمە چمان دەوێت مایتەوە مەسەلەکانی تەکنیکی ئایا ئەو نەفتە چۆن بڕوات چۆن نەڕواتن مەسەڵەن ئەوەش دەتوانن بە گفتوگۆ بە حیوار
دەگەن یەکتری مەسایلەکە خۆ زۆر هەندە معقد نییە کەواتە لەو حاڵەتە دیسان دەگەڕێمەوە ئێمە لەگەر حکمی شیعە زەرەرمان نەکردووە بەڵام ئێمە مەتالیبەکانمان ئەو مەتالیبانە نەبوونە مەتالیبی نەتەوایەتی زیاتر مەتالیبی مادی بووە مەسەلەن واتە گرفتەکە کورد خۆی بووە نەوەکو من ناتوانم مە بدەم بەڕاستی من حاکم نیمە لە محکمە برێم ئەو یعنی گرفتەکە کورد سەڵە بە یەک دەست لێ نادرێتن ینی لەو کاتەوە کە گفتوگۆ دەکەین هەستەکەم زۆر بەلای شیعەکانە ینی قسە دەکەی بۆی کە پێت باشە هاوپەیمانەتی لەگەڵ شیعە بکەین ینی حەز دەکەم هۆکارەکەی بزانمەوەی کە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکە لە لایەنی شیعەوە خۆی مەسەلەکەەوە نییە کاکارزان ینی کورد هەمووی دەبی لە شیعە نێزیک بێ ئێمە نابی لە بیرمان بچی لە ساڵەکانی شێست کە شیعە فتوایان دەرهینا کە شەڕکردن لەگەر کورد حرامە تەحریمیان کردووە دیسانەکە سیستانی بەو دوایە دیسانەکە لە کاتی گرمەی ئەزمە دیسانەکە تاکیدی لەسەر کردەوە علاقاتی کورد و شیعە نابی تێک بستن من لەو ڕوانگەوە لەبەرەوەی من با بڵێم پسپۆری یاخود کابرایەکی مێژوو نووسم حەز دەکەم دەزانم لە مێژوو شیعە و کورد چەند زوڵمیان لێکرایە و ئەو زوڵمەش بەدەستی چێکرایە یعنی من لەو ئاستەوە بۆی دەچم من لە ئاستەکی عاتفی بۆی ناچم لە ئاستەکی عاتفی دوایەکە من لەو ئاستەی بۆ دەچم ئێمە سنوورمان لەگەر شیعە نییە کەواتە سنوورمان لەگەر شیعەینە مشکلەمان لەگەر شیعەی لە مستەقبەلیش ئێمە مشکلەمان لەگەر شیعەی زۆر کەمە نابێتن بە دەگمەن دەبیتەوە چونکە ئێمە احتیکاکمان یاخود ئێمە لەسەر لەگەر سونەتێک هەڵاوین مشکلەکانمان هەموو لەگەوانە ئێستا من پرسیارێک دەکەم بە ئوسامە نزێفی بڵین برێن ئوسامە نزێفی بینە سنجار بیدەوەمە کەرکک یاخود مووسڵ بدەوەمە قبول دەکاتن من لێتان ناشێرمەوە لە بەرنامەجی تەلەڤیزیۆن جەزیرە ماوەڕا الخەبەر لەگەرە ئوسامە نزێفەی کە ڕئیسی بەرلەمانی عێراقە کە ئێستاکە تێگەیشتی بە حسابی خۆی لە کورد نێزیکە لەوێن دەرێکە ئێستاکەش دیکۆمنتەکەم من مایە سیدێکە لە ماڵێ کە چ قسەی ناشرین نمایە بەسەرکردایەتی کورد نارێ و چۆن من بەرەنگاریم کردیتەوە ئێستا من چۆن اعتیماد لەسەرەوەی بکەم چکە ئەوڕۆ مەساڵحەکەی وا دەخوازیتن کە من پاڵپشتی بکەم بۆ ئەوەی تێگەیشتی ئەو مەبەستانەی کە دەوێتن جێبەجێ کاتن بەڵام شیعەک ڕۆژێک نەهاتیە جنێ و بە سەرکردایەکی سیاسی کورد بداتن بالعکس ئەو ڕابردووشدا لە هاوپەیمانەتی نیشتیمانی یاخود لە دەوڵەتی یاسا بە دیاریکراوی لێدوانی چونتە بوو بەرامبەر بە سەرکردایەتی کورد ئەوە فعل و ڕەتفعل بۆ ئەوە وەقتی بوونا بەڕێی من ئەوانە نییە ئەوی متابع بیتن ئەوانە هەموو ڕەتفعلە ڕەتفعلیش حسابی بۆ ناکرێت تۆ بە استراتیژیەن تەمەشاکە بە استراتیژیەن تەمەشاکە ئەو علاقەتە هەرماوە مەسەرەن یەک شتی شەیە بەڕاستی من جارێک تەقدیمیشم کرد پێشم گوتن کە ئێمە علاقەکانمان لەگەڵ شیعە نامەوێت بڵێم بەچێم گوتیە علاقەکانمان لەگەڵ شیعە گوتم علاقەتەکی فەوقیە مثلا بەس سیاسەکانمان علاقەی هەیە سەرکردایەتەکان وتم ئەو علاقە دەبی بێتە خوارێ چۆن بێتە خوارێ دەبی ئێمە نەقاباتمان هەیە ئیتحاداتمان هەیە لە کوردستان ئەوە عولەمای دینە ئەو فەنانینە ئەوانە بستنەوێن دەرێت داوەتیان کەم بێنە ئێرە بۆ ئەوەی علاقەتەکە زیاتر قوڵ بیتن بەداخەوە ئێمە لەوەی سەرکەوتو نەبوونەوە و یاخود بەجێیان نەکردین کەواتە مالیکی بۆ خولی سێمیش دەبێتەوە سەرۆگەزیران من لەو بڕایدامە بەڵێ مالیکی دەبێتەوە چونکە پێدەچیتن لە تەسریحاتی مثلەن وەفدی دانوستانی کوردی و سەرۆکی دیوانی هەرێمی کوردستان دکتۆر فواد کە دەڵێتن ئێمە هیچ خەتی سوورمان نییە کەواتە لێرکانە مالیکی گەورەترین کوت لێ دوایە ئەومان لە بیر نەچی ئێمە عاملی خارجی شەیە خامێنەیی دوو ڕۆژ وابزانم لەوە پێش وتی هیچ مشکلەیەک چارەسەر نابێتن لەو منتیقە لەو ناوچەیە بەبێ ئێمە کەواتە لەو حاڵەتە ئێمە دەزانین تێگەیشتی ئێران تەئیدی مالیکی دەکاتن کەواتە مالیکی چکە صاحبی ئەکبەر کوتلەیە کەواتە لەو حاڵەتەی دەتوانن تێگەیشتی زەختی خارجیشمان لەسەرتن لەو حاڵەتی ئێمە بابەتێکی دیکە هەیە زۆر جار جۆمان لێ دەبێ ینی دەوترێت کە حکوومەتی عێراق بەبێ کورد پێک نایەت یعنی ئێمە لێکدانەوەیکی زیاتر لوغەوی یعنی قسێکی لوغەویە یان منطقی تایە ئەوەی کە بەبێ کورد حکوومەتی عێراق پێک نایە من لەو بڕایدامە حکوومەتی عێراق پێک دێ بەبێ کورد بەڵام حکوومەتێکی سەقەت دەردێ ئەوەندەیە ئەو حکوومەتێکی مەسەلەن پەککەوتوو دەردەی لە کوردستان مەسەلەن علاقات کە ببڕێتن لەو حاڵەتە کەواتە لێرکانە ئەزمات زۆر دروست دەبیتن گرفت دروست دەبیتن ئەگەنا حکوومەتی ئەغلبیە مەسەلەن ئێستا دەتوانن یعنی ئەوەش شەنسی کوردە یعنی خوا ڕحمی کردیە سونەیەک نینە باوەڕ تەبێگە سونە هەموو یەک بن لەگەر شیعە ڕێکەون سبەینەکە شیعە
دەتوانانی تێگەیشتی حکومت پێک بینی و ئەمە هێمالکەن بەڵێ دەتوانن بەڵام تێگەیشتی ئەوە ئینشاءالله قەت ڕێک ناکەویتن بەڵام حکومەتیش تێگەیشتی بەبێ ئاماژەیەکی لەو جۆرە هەیە ینی ڕۆژێ لە ڕۆژان سنە و من لەو بڕوادانیمە من لەو بڕوادانیمە شیع ئەوەی بکاتن شیع لەبەر ئەوەی چونکە ئەگەر تۆ شارەزایی مێژوت هەبیتن هەر لە بیدایەتی دروست بوونی شیعەوە لە سەردەمی ئیمامی عەلی ڕەزای خوا لەبێت تاوەکو ئێستا ئەو سیراع بەردەوامەوە وە زیاتریش تێگەیشتی ساحەی ڕئیسی عێراق بووە یعنی وها ناکۆچێککەتە نەعبێنیان لە سەردەمی عەباسیەکان و سەردەمی عوسمانەکان و دێەوە تا ئێستا کەش تێگەیشتی ئەو ناکۆچیەوە های لێکردیە تاریخیان ئەوانە زۆر ئەستەمە بگەنە یەکتری بەڵێ پێم خۆشە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵی کۆمنتی زۆر هاتووە بۆت بخوێنمەوانەیە یەکێک لەو کۆمنتانە دەڵێ با یەک دەنگ بن لایەنە سیاسەکان بۆ بەغدا بە بڕای من عێراق ناکشێنەوە و مالکی ئەکەنەوە سەرۆک وەزیر ئەمە شەر سیاسەتی کووردە ئالانی ئەلند لە بەریتانیا و کۆمەڵێک پرسیاری نردووە دەڵێ من وەک هاوڵاتیەک پێم باشە چ سونی بێدیان شیعە کورد بە ئیمزای سەروەرەقە و بەشایەتی دەوڵەتە زلهێزەکان حکوومەتیان لەگەڵ پێک بهێنێت بۆ جێبەجێکردنی مەرجەکانیان و دەشپرسێت ئایا سروشتی کورد وا هەڵکەوتووە کە هەرگیز نابێت یەک دەنگ بێت دکتۆر ینی لە تەواوی کۆمنتەکانە نقطەیەکەیە لە پاڵ و پرسیاران بیر نەچێتەوە ینی کە کردویانە بەڵام زۆر باز لە یەکدەنگی دەکرێت ینی هەمویان وەکو خەمێگەی بینی لە ناو کۆمنتەکانە ئەگەر دەرفەتە بێت دواتریش خۆت بیان خوێنی توانێ خەمێکی گەورەیە بەوەی کە داوا دەکەن هاوڵاتیانەوەی کە کۆمنتیان نووسی و لێرە بۆی کە کورد یەکدەنگ بێ ئەم خەمە بەرز بۆتەوانێ بۆ مستەوای سەرکردایەتی کوردی ژانی کە ئەم کۆدەنگی هەبێت لە بەغدا کارزان تۆ وەرە ئەو خەمە لە من بپرسە من 17 ساڵ باشە من لە زانکۆیەکانی کوردستان لە زانکۆی هەولێر لە زانکۆی کۆی لە زانکۆی سلێمانی من دەرسم گۆتەوە تاریخی کوردم گۆتەوە من دەزانم کورد چ مەزلومە من دەزانم کورد چ دەردەسەری بەسەهاتیە و هەموو شۆیەکەی ناتەباییە تێگەیشتی یەک خۆ بەزلزانینە بەرامبەر ئەوەکەی تر یعنی لەو حاڵەتەی ئێمە لە قەرنی 21دا دەژین پێویستە لەسەر هەموو ڕۆشنبیرێکی کورد ئەوەلجار چونکە من پێشتر ڕۆشنبیرە کوردەکەی دەنێم نەک قیادە سیاسەکەی کورد چونکە ئەگەر ڕۆشنبیری کورد هەستیار بێتن هەست بە مەسئولیت بکە وە دەکاتن سەرکردایەتی هەموو سیاسی کوردەکان یەک بخاتن بە نووسینی بە قسەی لە تەلەڤیزیۆنەکان بەڵام تێگەیشتی کە تەئیدیان لە بۆ لایەنەشی تکە لە بۆ لایەنێک دژی لایەنەکەیت کە ئەوە وا دەکاتن تەشجیعی سەرکردایەتی ئەوە دەکاتن کەواتە لەو حاڵەتە بەزلزانین ئێستا ژوجودی هەیە ئەمە لە سەرکردایەتی من بڕیاری ئەوە نادەم بەڕاستی من حاکم نیبە بەڵام من دەڵێم کورد چەندی یەکگرتوبی چەندی تەنازل بۆ یەکدری بکە گچکە نابیتەوە گەورە دەبتەوە و من لێرەوە دەمەوێت دەور بە ئیشادەی جەنابی مام زەلال بکەم پێش ئەوەی نەخۆشکەوی شایەدێکی مێژووی من لەکنە لەگەر جەنابی مام زەلال من دانیشتم پێش ئەوەی تقریبا 2 مانگ ئەوەی بەسەر 2 مانگ ئەو نەخۆشیە کوتپڕە بیگریتن هەندێک قسەمان کرد هەندێک نمونەمان هینا هەر نەستان پێیوتم وتی دکتۆرە بڵام من دەزانم چیم کردووە من لە کوردستان ئەگەر لێروکانە نەبامایە و زۆر شت تەنازولات هەیە نەمان کردابایە کوردستان بەدەستی دەور و پشت و بەدەستی خەڵکانی تێگەیشتی تکە کوردستان وهانە دەبووەکو ئێستا کە دەیبینین کاتم زۆر کەم ماوە دەمەویست استفادە بکەین بۆ چەند پرسیارێکی زۆریشم ماوە ناچارم لە چەند خولەکێکی کەما وەڵامم بیتەوانە یەکێک لەو پرسیارانە ئەوەیە کە کەی حکوومەتی عێراق پێک دێت کابینەی نوێ حکوومەتی عێراق پێک دێت لە کاتێکدا ئێستا دەبینین ینی بە تایبەت مەسلەی داعش کە تەشەنەی کردووە لە ناوچە سونیەکانە بە تایبەتی ئەمەوە ناکات ینی کە پێکێنانە حکوومەت دوا بخە من لەو بڕاداریمە عکسی ئەوە من لەو بڕایەدامە تێگەیشتی ئەوە وا دەکا حکوومەتی عێراقی زووتر دابمەزرێت بەڵێ بۆ ئەوی بتوانێت سەیتەرە بکات جگە لەوەش قواتی خارجی لە پشتیەک لەوانە ئیران لە پشتیەک لەوانە وەفتێکی ئەمریکی مەسەرەن گەیشتە کوردستان ئەوەش مشینە داعیمبی لە بۆ ئەوەی جگە لەوەی رووسیا و سینیش چونکە لە سووریا ئێستا حکوومەتی سووریا بەشار ئەسەد زیاتر دەیەوێتن بەرەو کۆنتترۆلی سووریا دەستەوە کەواتە هەرایەکە دەکەوتە ئێرە ئەگەر لێرەش زوو هەماهەنگی نەکەن و لی بەخۆ نەکەون ئێروکانە دەبتە جێی تەراتانەی داعش و هەروەها ئەو ئاشتی کە لە کوردستانی شەیە یعنی خوانە خواستەوەها نامینێتن تێگەیشتی لەبەر هەندێکە دەبتە هۆی ئەوەی پەلە بکرێتن زووتر حکوومەتی عێراق بە چەندێڕێکی کەم حەز دەکەم وەک پەرلەمانتارێک دیدی تۆ بزانم سەبارەت بە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان لەگەڵ
سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان. من بەڵێ ئەوەم زۆر پێ باش بوو ئەو دانیشتە ئەگەرچی کە ملاحەزەم کرد هەندێک شتی پرۆتۆکۆلاتی بەڕاستی نوقسان بوو بەڵام دەمەوێتن چکە ئەوە بەڕاستی شتێکی زۆر باش بوو بەڵام دەمەوێت ئاماژە بەوە بکەم ئەندام پەرلەمانەکان و لەگەر حکومەت متەشەنیز دیار بوون نەدەبایە و ئەوە جەلسەی یەکەمیش بوو لەو بڕوادا مەجلسەکانی ئایندە زیاتر باشتر دەبیتن و ملاحەزەکی جدیشم هەیە کە جەنابی بەڕێز ئاشتی هەورامی دەڵێتن کورد نەیدەزانی نەفتی خام چییە تاوەکوی ئەمن هاتمە کوردستان نەخێر جەنابی وەزیر شتیوانیە کورد لە ساڵی 27ەوە کە نەوت لە کەرکووک دەرهات دەزانی نەوتی خام چییە ئێمە کە مناڵ بووین لە مەکتەب لە پێنجی ئیبتیدایی لە دەرسی زانیاری دەمانزانی چۆن نەوتی خاو هەیە لە کوردستان و چۆن نییە و لە بیقاڵی حیوانات و چەوری جگە لەوەش لە ساڵی 1994 ئاشتی هەورامی جەنابی لە کوردستان نەبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە شیواشۆک نەوتی دەرهینا و ڕەوانەی بەتەمام و ڕەوانەی بکاتن بۆ شوێنێک بیفرۆشتەوە بەڵام بەداخەوە ئەحداسەکانی ناوخۆی وای لێکردین. زۆر سپاس بۆ دکتۆر عەبدوڵڵا عەلیاوایی پەرلەمانتاری پێشووی عێراق سپاس دەکەین کە ئەمشەو میوانی دیوی دووەمی هەواڵ بووی. ئازیزانی نارتی زۆر سپاس بۆ سەرنج و تێبینەکانی ئێوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ببوورن ئەگەر نەمتوانی بێ هەمووی بخوێنمەوانێ سپاس بۆی تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتێکی خۆش.